با بین گرفتێکی تر باسکەین. ئەم گرفتەش بەڕاستی زۆرە و خوشکانێکی زۆر گلەیان کردووە و باسییان کردووە و داوای چارەسەرکردنیش دەکەن و ئەویش گرفتێکە کە پیا و دروستی دەکا ئەویش ئەوەیە کە هەندێک پیاو هەنە خێزانەکەی زۆر بە چاوێکی کەم تەمەشاعەکە لە پێش ماڵ و منداڵی نەک ئەوە حتا لە پێش کەس و کاری خۆشی زۆر بە چاوێکی کەم وەکو عەبدێک وەکو جاریەک وەکو خورامکەرەک خزمەتکارێک لە ماڵی ئەوە تەعاملی دەکا سبحان الله وا دەزانی ئەم تەسەوڕەیوی بەرامبەر خێزانی ئەم تەمەشاکردنە کەم و نزمەیوی بەرامبەر خێزانی ئەوە یەکێکە لە کەماڵی ڕزوولەت و لە پیاوەتی و لە شەهامەتی و لە ڕزوولەتی ئەم پیاوە. تامان زۆر ئافرەت هەنە دەرێ پیاوەکەم دەڵێ مەمۆستا پیاوەکەم بەڕاستی زۆر بە چاوێکی کەم تەمەشام ئەکا و زۆر بە ئەلفازی ناشرین بانگم ئەکا ئەوەی قەدر و قیمەتە ئیمە نامداتێ لە پێش منداڵەکان هەموو حیساب و کتاب لە بندەستی خۆی و منداڵەکانە ئەمما ئەمن هیچ ئەسڵن سفری پاش فاریزەم ئەوەی وجودە نیتم ئەوەی حیسابە لە بۆم ناکەن ئەوەی ماندیبوون و تەسحیح و قوربانی دایکایەتیە ئەسڵن لە پێشاویان نییە بۆیە منداڵەکانی شیوا لێ کردووە کە بەڕاستی ئەوانیش بە چاوی سوک تەمەشام کەم چکۆ بابیان حورمەتم ناگرێ بابێ قەدری من نازانی بابیان دائیمەن من دەشتێنتەوە من ڕەزیل دەکە من دەترسێنی لە پێش چاویان و هەروە نەک ئەوە لە پێش خزم و کەس و کارەکانی خۆشی ئەمە دەشتێنتەوە لە پێش کەس و کاری خۆشی سبحان الله من ڕەزیل دەکا من سەفیه دەکا یعنی زۆر بە چاوێکی کەم باس تەمەشام دەکە زۆر بە ئەلفازی ناشرین بانگم دەکە لە پێش چاویان منیش ڕەزیل و سەفیه دەبم منیش زگم بە خۆم دەسووتێتەوە منیش حاڵم تێک دەسی بەڵام چ بکەم ئەگەر لانە شوێنێکی تر هەبایە واللهی ئەمی دەچوم سرم پێدا دەدەگرت و ئەو حاڵەتەم نەدەکرد جا بەڕاستی ئەمە شتێکی ینی هەیە لە ناو خەڵک بەڕاستی زۆرانێکی خەڵک بەو جۆر ینی هەندێک لە پیاوەکان بەو جۆرەن بەو جۆرە تەسەڕوفە لەگەر خێزانەکانیان دەجولێنەوە بەڕاستی ئەمە شتێکی ناشرینە چکە ئافرەتیش بەشەرێکە خوا دروستی کردووە حرمەت و ڕێز و قەدری داوەتێ ئی ئەوەی نییە بەڕاستی پیا و بەم جۆرە لەگەڵی بجۆلێتەوە ئەم ئافرەتەس لە جێگای خۆی دایک و باوکی هەیە قەدر و ڕێز و حرمەتی هەیە و مەکانەتی هەیە خۆ خزمەتکاری بابت نەبووە خۆ ئەو ئافرەتە یعنی مەسەلەن هەرت نەگرتەوە لە ڕێیان لە بن دیواران کەتبێت و هەرت گرت بیتەوە بە خێوت کردبی دیکەواتە بەڕاستی سان نابێ بەم شێوە تەعامل بکاتن لەگەر خێزانەکانیدا خاستەن لە پێش منداڵەکانت چکە هەر چەندە باب خێزانی بشتێنتەوە ڕەزیلی بکە سەفیهی بکە ئەوەندە منداڵەکان زیاتر و زیاتر پێ لەسەری داکەکەیان دەنێن ئەو حرمەت و ڕێز و هەیبەتەی داکەیتی لە دڵی منداڵەکانی نامینێ لەبەرەوەی باوکیان ڕەزیلی ئەکا باوکیان لە منداڵیەوە ئەوان منداڵ بوون ئەو داکەی هەر ڕەزیل کردووە ئەو داکەی هەر سەفیه کردووە ئەو داکەی هەر بەکەم تەمەشا کردووە هەر بەکەمی حسێب کردووە بە هیچی داناوە ئێستاش منداڵەکان ئەو داکەیان وا دێتە پێش چاوی وا تەمەشای ئەکەن زا نەک هەر ئەوەندە ئەسڵەن ئەو منداڵانە ئەگەر ژنێش بینن هەروەکو بابیان دەبن دائیمەن ژینیان پێلا کەم و بێحورمەت و بێقیمەتە بەرەو بابیان وا دیتەوە وا تەسەڕوفی کردووە لەگەڵ داچیان وا دەزانێت هەموو ژنێک بەو زۆرەیە حتا خوشکەکانی خۆشیان بەو شێوە تەعامل لەگە دەکەن هەموو بە کەمیان تەمەشا دەکەن میراتیان نادەنێ حقوقیان نادەنێت چییە بابیان بەو شێوە تەسەڕوفە ناشرینە جوولایتەوە لەگەر داچیان جا بەڕاستی زۆر جاران هەیە دەبینی ئەو ماڵەخوا پێدەیە شتیشیان هەیە دەوڵەمەندن جاتێک کە ئەو پیاوە بەو شێوە تەعامل لەگە ئەو ژنە دەکە ئەوها یعنی بەو ڕەزیدی و بەو سەفیهەی و بەو بێقەدر و بێحورمەتیەی جا زۆر مەحرومیشی دەکەن ئەو ماڵ و سەروەت و سامانە هەموو لەکن بینی باب و کوڕەکان بەو پەڕی خۆشی لێی دەخۆن و پێی سەرف دەکەن و نۆش و خۆشی دەکەن بەڵام ئەو داکە و ئەو چیژانە زۆر زۆر ڕەزینە لە ماڵێ زۆر سەفیهن لە ماڵێ زۆر کەم بە کەم تەمەشایان دەکەن مەحرومن لە هەموو حەق و مافێکی کە خوا دایناوە جا بەڕاستی ئەمەش زۆر زۆر خەتەرە ئەنی بەڕاستی ئینسان دەبێ بزانێ کە ئافرەتیش
خی گەورە ڕێز و حرمەتەکی زۆر تایبەتی داوەتێ واللهی ئەو قەدر و ڕێز و حرمەتی خوا دایتێ ئافرەتی نەیدایتە پیاوی پێم خۆشە بزانن کە یەک لێ و ڕێز و حرمەتانی کە خوا دایتێ ئافرەتی ئەوەیە قەت ئافرەت بەخۆی ناسەداخوازی پیاوان لەبەرەوەی خوا گەورەی کردووە ئەبێ خەڵک بسەداخوازیان ئەبێ خەڵک بسی دەستی بابی ماسکە و 20 زەلامیش باو داوان لێ بکە ئەو جەبیتەنێ نەوەک ئافرەتەکە ئەوەندە سووک ببێ ئەوەندە کەم ببێ بەخۆی بچی لە دەرکان بدا و داوای کوڕان بکاتن بزانە ئەگەر ڕێز و حرمەتی ئافرەت نەبێت چۆن خی گەورە ئەوە ڕێز و قەدری کردووە و گەورەی کردووە بۆیە ئەو ئافرەتە بەڕاستی مەکانەتی هەبێ لە لای پیاوەکەی و بزانێت کە ئەمە ئەوە بە ئاسانی بەدەستی نەکەوتووە ئەوە بلبلێک نییە بچی لە مەدانی کۆتران بچی بیکڕیتن ئەوە بزنەک نییە بچی لە مەدانی حیوانم پارێ بدە و قۆسی بگرێ و ڕاکێشی نەخێر ئەوە دەبی چەند زەلامێکیش ببەی و داواش بکەی و مامۆستاش ببەی و زۆر بە ئەدەبەوەش داوا بکەی و دەستی خەزوریشت ماسکەی دەستی مامۆستاش ماسکەی مارەش بکرێ ئەو زا بە مکەڕەم و معەزەزی و گەورەی ئەو ژنە بستە دەرێ لە ماڵی بۆ ماری مێردەکەی دەیکەواتە ئەو ڕێزگرتنی ئەو ئافرەتە لایەن خواوە زۆر بە گەورە گیراوە بۆی خی گەور ئەفەرمێ باسی ئەو عەقدی زەواجە ئەکا ئەفەرمێ وأخذنا منكم ميثاقا غليظا ئەفەرمێ ئەی پیاوان من لە ئێوە میثاق و عهد و پەیمانێکی زۆر پەیتم لە ئێوە وەرگرتووە بەرامبەر خێزانەکانتان سبحان الله ئەو عهد و پەیمانە ئەو عەقدی زەواجی پێ دەڵێن ئەو عهد و پەیمانە لەگەر خوا کە خوایە گیان مادام تۆ ئەم ژنە لۆ حەڵال کردم وعدت دەدەمێ ئەمیش خزمەتی بکەم حەق و مافی بدەم ئاگام لێ بێ شەڕەفی بپارێزم دینی بپارێزم پاشان وعد و پەیمانە لەگەر خەزورت کە پێی دەرێ ئەو چیژەی تو چەندەها ساڵە ئەو خوشکەی تو چەندەها ساڵە کە لە پێناویدا هەموو شتێکتان تەحمل کردووە بۆ ئەوی شەرەفتان نەچی بۆی ناموستان سەلامەت بی لەوەی ناموستان لەکەدار نەبی تۆ هەموو شتێکت تەحمل کردووە هەموو ئەزیەت و ئازارێکتان کێشاوە ئێستا وعد و پەیمان ئەدەم سۆنجیش لەسەر وعد و پەیمانەکەی ئەخۆم کە ئاگام لەو شەرەفەتان بێ و بەکو چاوی خۆم حفزی بکەم و ئەو حەق و مافانەی لەسەرمە هەمووی بیدەمێ پاشان وعد و پەیمانە بەرامبەر خێزانەکەت کە ئەو عەقدە ئەم لەگەڵە توی دەکەم تۆ دەبێ هاوسەری ژیانم بە شەرعی خوا و پێغەمبەری خوا ئەوە وعدت دەدەمێ پەیمانت دەدەمێ کەوا شتێک ناکەم زوڵمە لێ بکەم ئیشێکت پێ ناکەم کە تەحملی تو نەبی و مەسرەفت دەکەم و قەت شتێک ناکەم کە خوا پێی ناخۆش بی بەرامبەرە تو ئەو وعد و پەیمانە کا وعد و پەیمانەکەت ئەی پیاو ئەی کوڕ کا وعد و پەیمانەکەت کا ئەو قسە زلانەی کاتێک کە لە مەزسی عەقدەکە دەیکرد کا ئەو قسە زلانەی کاتێک کە باوک و برایەکانت لە بۆ تویان دەکرد لە عەقدەکەی ئەوەیە کە ئێستا ئەو خێزانت بەو چاوە سووکە تەمەشا دەکەی ئەو وعد و پەیمانەکەتە ئەوە میثاقەکەتە ئەوە پیاوەتێکەتە ئەوە شەهامەتەکەتە کە ئێستا هاتی ئەو بەستە زمانە ئەوە ڕەزیل و سەفێ دەکەی بێقەدر و حورمەتی دەکەی لە پێش خزمەکانت لە پێش میوانت لە پێش منداڵەکانت بەڕاستی ئەمە خوا قبول ناکە قەت خوا ئەم زوڵمەی قبول ناکاتن باش بزانن وەڵڵاهی هەر کەسێک زوڵم لە ژن بکات کوژن بێدەسەڵاتە هیچی لە دەست نایە بێدەسەڵات و غەریب و فەقیرە وەڵڵاهی هەر کەسێک زوڵمی لێ بکاتن ئیلا خوای جەبار خوای منتەقیم تۆڵێ ئەو ئافرەتەی لێ دەکاتەوە لە پاش مردنی ئافرەتە کەس بێ هەر تۆڵەی لێ دەکاتەوە یەقینی بیتن جا بەڕاستی ئینسان دەبی لە خوا بترسێ ترسی خوای لە دڵدابێ و بزانی کە قیامەت هەیە بزانی کە ئەوە ئەمانەتی خوایە ئەمانەتی خوا بەم شێوەیە مڕعات ناکرێ ئەمانەتی خوا بەم زۆرە لەگەڵی ناجولێتەوە ئەمانەتی خوا بەم زۆرە تەعاملی لەگە ناکرێ ئەمانەتی خوا بەم زۆرە نابی ئیهانە و سووک و سروک بکرێتن جا بەڕاستی برایانی عەزیزم ئەبێ بزانن ژن و مێرداتی مەسئولەیەکی بێزگە لەوەی کە خۆشێکی دینایە مەسئولێتێکی قیامەتیە بزان والله هەر قسەیەک بە خێزانەکە دەری ڕۆژی قیامەتە لەسەر ئەو قسەی خوا حسابت لەگە دەکا هەر ئیهانەیەکی ئەو خێزانت بکەی والله ڕۆژی قیامەتێ خی گەورە لەسەر ئەو ئیهانەی حسابت لەگە دەکاتن هەر بێ حورمێتێک و بێڕێزیێکی تۆ بەرامبەر خێزانت بکەی خوای گەورە لە ڕۆژی قیامەتێ انتقامی ئەو بێ حورمەت و بێڕێزیەت لێ دەستینتەوە ئەوە یەقینت بیتن چکە ئەو مەسەلەکە قیامەتیە نەوەک دنیاە دەیکەواتە ئەتو ئەو چەند ڕۆژ
ڕۆژە دەژی بە تااقەت و بەهێز و بەتوانای جێت لێ نییە بەڵام ڕۆژێک دادێ والله دوور نییە خی گەورە ئەتو ڕەزیل و سەفێکا لە بەندەستی خێزانت یەک جەڵتە لێت بدا بکەوی لە ماڵێ 1000 جار لێ بپارێەوە قومە ئاوێکت بداتێ 1000 جار داوای دێ بکەی هەتا یارمەتیەکت دەداتن وامەکە ڕۆژگارێک دابێ کە ئەتو کەتێ بەندەستی ژنەکەت ئەو ژنت یەک دنگ ڕەحمت پێ نەکە یەک دنگ بەزەی تێدا بنێتەوە بام یەک شتیشتان پێ بڵێم پێم خۆشە هەموو پیاوێک ئەو قسە لە برای خۆی وەرگری والله ئەو مۆمۆریە لە ناو مێشتی ژنیە هەموو شتەکان خەزن دەکا والله لێ کەم ڕۆژی کە ئێوە ئەو ژنتان هیناوە هەرچتان کردووە هەرچت گوتیە لە قسەی ناخۆش لە قسەی ڕق واللهی هەموو ژنوان ئەو قاڵی بەتەن خوا ئەو سیفەتەی داینی هەر هەمیان لەبەرە هەر هەمویان لەبەرە بەڵ ئەتوی غەریب ئەتوی قوربەسەر لە بیرت کرد ئەتوی بەستە زمان لە بیرت کردووە پیاو ئەتوو لە بیرت کردو ئەو هەمووی لەبەرە واللهی داینی شێنە دەزانی 15 ساڵ پێش ئێستا چیت پێت گوتووە 20 ساڵ پێش ئێستا لە پێشماری خاڵی و مامی و خزمەکانی چیت پێگوتووە هەمووی لەبەرە یەک میمۆری لەسەرە میمۆرێکە ئەسڵیە هەموو شتەکان خەزن دەکا بەس پیاو ئەو میمۆری لە مێشی تووە ئەو عادی هیچ خەزن ناکە و هەمووی لە بیر کردیە واللهی هەر ڕۆژێ قسەیەکی ڕقت پێگوتبی لە بیریتی هەر ڕۆژێ قسەیەکی بێحورمەتیت پێگوتبی لە بیریتی هەر ڕۆژێک لە شوێنێکی شکاندبیتەوە لە بیرێتی هەر ڕۆژێک کەوا جەرگت ئاودابی بە قسەی ناخۆش و ڕق یان هەر خراپەیەکە لەگەر کردبی لە بیرێتی بەڵام تۆی غەریب لە بیرت کردووە جا ڕۆژگارێک دادێ ئەگەر بێت و کەتێ بندەستی ئەو ژنی هەمووت بە چاوی دادەداتەوە والله ڕۆژ بە ڕۆژ سەعات بە سەعات خراپەکانت بە چاودا دەداتەوە جا بەڵام زۆر ژنیش هەنە ئەوەندە بە وەفا و بە حورمەت و بە قەدر و بەڕێزن واللهی ئەوانە ناینەوە پێش چاوی خۆیان هەموو خراپەکانیشیان لە بیرە دەتوانن هەموو خراپەیەکی بەرامبەر پیاوەکەی بکەن بەڵام لە ترسی خوا و لە بە شەرەف و ناموسی خۆیان هەردەسن خزمەتی پیاوەکەیەکەن هەتا دەمرن خزمەتیشیان دەکەن هەتا دەمرن لە خزمەتیشیاندا دەبن زەبەڕاستی ئینسان ئەوەندەی دەڵێم با پیاو بە وەفا بێ با پیاو ئەوها نەبێ بەو شێوەی کەوا ئەو ژنەی ئەو ئەمانەتی خوای بەو شێوەیە تەعامل لەگەر بکە چکە دەبی بزانین خوایەک هەیە لەسەر سەرمان ئاگەی لە هەموو قسەیەک و هەموو هەڵس و کەوتێکی ئێمەیە بەرامبەر ئەو ماڵ و منداڵی کە دەیکەین و بزانە هەر تەسەڕوفێکی منداڵەکان بکەن خراپە بەرامبەر داچیان هەموو لە ملی بابەکەیتیان هەر منداڵێک بێ ئەدەبی و بێ حورمەتی کرد بەرامبەر داچی خەتای بابیتی چکە بابی مەجالی دەداتن کە ئەم کوڕە ئەم کچە بێ حورمەتی بکە بەرامبەر داچی ئەگەر بابا بێ چۆن منداڵ جورئەت دەکا قسەی سوک بەداچی برێ ئەگەر بابا بێ چۆن منداڵ جورئەت دەکات چاوی داچی بە چاوی کەم تەمەشاکە و یان ئەزیەتی بدا و یان ئازاری بدا ئەگەر بابا بێ دەبێ بەڕاستی هەموو کەس حەق و مافی خۆی هەبی و هەموو کەس ڕێز و قەدر و حورمەتی خۆی هەبیتن جا ئازیزانم با باباتی بکەین نەک ئاغایەتی بکەین با باباتی بکەین نەک زۆڵ مستەم بکەین با باباتی بکەین نەوەک ئێمە وەکو کۆیلە و خزمەتکار و زەلیل ئەو ژنانەمان بێتە پێش چاوی کە دوور نییە خی گەورە ڕۆژێکدا بێ بالعکسی کاتەوە تۆ زەلیل بی لە بندەستی ئەو ژنت تۆ یەخسیر بی لە بندەستی ئەو ژنت جا ئەو کاتی خۆ زەمیری ئەو ژنەی ئایا ئەو کاتی هەمووت یەک بە هەناوی دادەداتەوە یەکێکت داوێتەوە ئەو قڕقڕشم و ئەو زەق نەبووتت بەداوێتەوە ناودەوی یاننا جا بەڕاستی ئینسان دەبێ وانەکە ڕۆژگارێکدا بێ لێی پەشیمان ببتەوە و زۆر یەخسیر و محتاجی خێزانیشی بیتن و بزانە واللهی کەس نییە لە خێزانی خۆت باشتر خزمەتت بکە لە کاتی پیریدا واللهی کە پیر دەبی کە بێتاقەت دەبی بەڕاستی ئەوەی بێ منەت بێ پرتەپرت بەبێ هیچ شتێک کە خزمەتت دەکا خێزانی خۆتە بەس واللهی کوڕە پرتەپرتی دێ بووکە پرتەپرتی دێ خزمە پرتەپرتی دێ کەس وەکی خێزانی خۆت خزمەتت ناکە بێ منەت هەموو شتێکیشی لە بۆ دەکا هەموو جۆرە خاوێنکردنەوەکت بۆ دەکا بەڵام خوا نەخواستە ئەگەر بکەوێ بندەستی بووک و منداڵان بەخوای ئەوان وانابن هەرچەندە منداڵەکە ساڵح بێ هەتوو هەر دڵت مرتاح نییە هەرچەندە منداڵەکەت خزمەتت بکە هەر بە دڵی تو نییە بۆیە بەڕاستی وەمەکە کە ئەو ئافرەتەش ڕۆژگارێک دابێتن لێت بێزار بێ و خزمەتیشت نەکە و کەماڵی پیاوەتی شەهامەت و پیاوەتی ڕزوولەت ئەوە نییە تۆ
خێزانت ڕەزیل و سەفێکەی پیاوەتی و شەهامەت ئەوەیە کە تۆ خزمەتی خێزانت بکەی خزمەتی خێزانت بکەی خێزانت لا گەورە بێ قەدر و حورمەتی دابنەی لە پێش منداڵەکان و پێیان بڵێ بە منداڵەکانت واللهی هەر کەسێک دڵی داچی بشێنی ئەمن دەیشێنمەوە هەر کەسێک داچی لێ عادز بێ ئەمە لێ عادزم هەر کەسێک داکتان لێ رازی نەبێ ئەمە لێ رازی نیمە هەر کەسێک داکتان گلەی لێ بکە ئەمن گلەی لێ دەکەم هەر کەسێک بێ حورمەتی بەرامبەرداچ بکە لاقی دەشکێنم بزانە ئەگەر ئەتوو ئەو دەستورانت بڵاو کردەوە ناو ماڵێ ئەو وەختی بەڕاستی منداڵەکان داچیان لا بە هەیبەت دەبێ بە حورمەت دەبێ گەورە دەبێتن ئەو کات ئەو ماڵە ڕێز و حورمەت و گەورە و بچووکی تێدا دەبێتن نەوەک ئەوەی حسابە بۆ کچەکان نەکرێ ئەوەی حسابە بۆ دایکیان نەکرێ ئەوەی حسابە بۆ ئەو بەستە زمانان و غەریبانە نەکرێتن